فێستیڤاڵی شورای ئامەد ڕێگەیەکی کلتوری یان لە بیربردنەوەی کاولکاری. لە نێو شورای مێژووی شاری ئامەدی باکووری کوردستان فێستیڤاڵێک دەستی پێکرد و هەفتەیەک بەردەوام دەبێت. فێستیڤاڵەکە بە ناونیشانی ڕێگەی کلتوری شورای ئامەدا 600 چالاکی هونەری تێدا ئەنجام دەدرێت. وەزیرانی گەشتیاری و کلتوری تورکیا بەشداری تێدا دەکەن. ئۆرکسترای تایبەتی سەرۆکۆماری تورکیا میوزیک پێشکەش دەکات. حکوومەت گرنگی پێدەدات و پەکەکەش گومانی لەو گرنگی پێدانە هەیە. شورای ئامەد مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی هۆیەکان واتە 10,000 ساڵ پێش ئێستا. لە مێژوودا چەندین جار شوراکە بووە بە شوێنی سەختی شەڕی لایەنە ناکۆکەکان. دوایینیان لە ئابی 2015دا بوو. سوپای تورکیا باچەکی قورس و هێلیکۆپتەر هێرشی کردە سەرناوچەکە. بەهۆی بوونی ژمارەیەکی زۆر لە ئەندامانی پەکەکە بە ناوی یەکینەکانی پاراستنی سیڤیل، دانیشتوانی شورای ئامەد زۆرینەیان خەڵکی گوندەکانی دەرەوەی ئامەد بوون. ساڵی 1991 کاتێک لە شەڕی سوپای تورکیا و حکوومەتدا گوندەکانیان سووتێندا ڕویان لەو ناوچە هەژار نشینە کرد. بەڵام ساڵی 2015 جارێکی دیکە کەوتنەوە بەر شەڕ، شەڕێک کە چواردەیە لە نێوان حکوومەت و پەکەکە بەردەوامە. ئۆپەراسیۆنەکانی ساڵی 2015 و قەدەغەی هاتوچۆ لە ناوچەی شورای ئامەد نزیکەی 9 مانگ بەردەوام بوو. جگە لە کوژانی سەدان کەس لە هەردوو لە سەدان خان و باڵەخانی مێژوویش ڕوخێنران. چوارگەڕەکی مێژووی بە تەواوەتی وێران بوون. دواتر حکوومەت یەکەی نیشتەجێبوونی لە شوێنەکانیان دروست کرد. ڕووداوەکانی 7 ساڵ پێش ئێستا و فێستیڤاڵەکەی ئەمڕۆ گومانی بۆ لایەنی کوردی و بە تایبەت پەکەکە دروست کردووە. هەرچەندە حکوومەت ڕایگاندووە فێستیڤاڵەکە بۆ ناساندنی مێژوو و کلتور و پیشاندانی نۆژەنکردنەوەی ناوچەکەیە. جەمیل بایک هاوسەرۆکی کەجەکە دەڵێت ئەم فێستیڤاڵە بوو ئەوەیە حکوومەت مێژووی کاولکاریەکانی لە ناوچەی سوور بشارێتەوە و لە بیری کورد و جیهانی بباتەوە.